لا کۆتاییاری هەفتەی حوتەم و کۆتایی خولی نایابی کوردستان بۆ تۆپی باسکە لا یاری لووتکە ئاسۆ لە هۆڵیان ئەکات پێشوازی لە زاخۆ کرد. هەردوو تیب لە 5 یاری ڕابردوویان سەرکەوتنیان تۆمار کردبوو. پلەکانی یەکەم و دووەمیان مسۆگەر کردبوو، بەڵام بۆ نازناوەکە دەزەنگین و یاریەکە هاوشێوەی یاری کۆتایی سیر دەکرا. هەردوو تیب کۆمەڵێک ئەستێرەی خولی پیشەگەرانی عراقیان گواست بۆ ڕیزەکانیان بۆ ئەوەی یاریەکە با سوودی خۆیان بە کۆتایی بێنن. هەرچەندە ئاسۆی شاری هەولێر لە تەواوی یاریەکە ڕکابەری دەکرد، بەڵام بەردەوام کوڕانی زاخۆ لە یاریەکە لە پێش بوون و تا مەزرۆتر بوون بۆ پارێزگاریکردن لە نازناوەکە. لە کۆتایی زاخۆ بە جیاوازی 22 خاڵ و بە ئەنجامی 89 خاڵ بەرامبەر 67 خاڵ براوە یاریەکە بوو. بۆ پێنجەم جار لە مێژویاندا بوونە پاڵەوانی کوردستان. گەلێک سپاس بۆ خودێک و مەشیان بین ناسناوی دەستخۆ ببینن و ئەوجدیارە بۆ نادی زاخۆ و ئیدارە سەربەخۆ. طبعا گەلێک مهمەت و ناسناوی خوب یعنی ناسناوی خوب پارتی بۆ چەند ساڵا سەرێک و ئەوە بۆ جارە پێنجەم بنێتێکی و سپاس بۆ یاریزانە سپاس بۆ جمهورای زاخۆ هاتنەبێرێ وەکو حاضرەت ماندی کردین و مەشیان ناسناوی دەستخۆ ببینن. بەڕاستی ئێمە وەکو یانی ئاسۆ ئەو ساڵە زۆر ئاسێک باشمان پێشکەش کرد. پێشەش دەمەوێت دەستخۆشی لە سەرۆکیانە و عزووی نادی بکەم. بەڕاستی پاڵپشتی ئێمەیان کردێ مادی و معنەویتن. ئێمە یاریمان کرد بۆ یەکەمی، بەڵام سوپاس بەخوا توانیم ئاسی دووەم بەدەست بێنین. بە خۆتان دەبین یانی زاخۆ فەریقێکی باشن، ئیسلامێکی باشی هەیە لەگەڵ یەک چەند ساڵە لەگەریەکن. ڕێز و احترام بۆیان هەیە، هاڕلەک بۆ ئێمە و زۆر سوپاس ئێوە دەکەین. دوای کۆتایی هاتنی پاڵەوانێتەکە لە مەراسیمێکدا خەڵات بەسەر یارزانان و ڕاهێنەرانی تیپە سەرکەوتەکاندا بەشکرا. زاخۆ نازناوی خولەکەی بەرز کردەوە، ئاسۆ جامی پلەی دووەمی وەرگرت و سۆلاوی نوێ و سابیسیش پلەکانی سێم و چوارەمیان بەدەستێنا. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.